بەڵێ هەر لە سەرەتایی دەستپێکردنی ساڵی خوێندنی 2021-2022 فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین هەستان بە ئەنجامدانی هەڵمەتێک یاخود هەڵمەتێکی ژینگەی یان ڕاگەیان لە باخچە و لە خوێندنگەکاندا کە دەتوانین بڵێن لە کەرتی پەروەردەدا زیاتر چالاکیە ژینگەیەکانیان چڕ کردبەوە کە ئەمەش بە مەبەستی ئەو یاخود بە ئومێدی ئەوەی کە لە داهاتوودا نەوەیەکی ژینگە دۆست پەروەردە بکەن. لەگەڵ ئەوەی کە باز لە هەڵمەتەکە دەکەین لە هەمان کاتیشدا باز لە ژینگە دەکەین بە شێوەیەکی گشتی بزانین ئاستی هۆشیاری تاکی کۆمەڵگای کوردی چۆنە لە بەرامبەر ژینگەدا تا چەند ژینگە دۆستن. هەڵبەتە بابەتی ژینگە یاخود پرسی ژینگە بابەتێکی گرنگە کە دەتوانین بڵێن ئەمە ئەرک و بەرپرسیارەتیە، بەڵام ئایا هەموو کەسێک وەکو ئەرک و بەرپرسیارەتی سەیری دەکات یاخودنا ڕەنگە هەتا ئێستا کەسانێک هەبن ببورن بە شێوەیەک سەیری ئەم پرسە بکەن یاخود سەیری ژینگە بکەن وەکو ڕقێک لە بەرامبەر حکوومەتدا تەنانەت بە شێوەیەکە کە ژینگە پیس دەکەن یاخودەوە تا شت فڕێ دەدەن لەسەر شەقامەکان. ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ چی بکرێت بۆ ئەوەی کە هەنگاوی باشتر بنرێت بۆ باشترکردنی ژینگەی کوردستان وە چارەسەر بۆ ئەو گرفتانە بدۆزرێتەوە، چارەسەر بۆ گرفتانە دابنرێت کە لە بەردەم باشترکردنی ژینگەی کوردستانان. گفتوگۆی زیاتری بابەتەکە لەگەین لەگەڵ حەمەشوان کەریم کە بەڕێزیان بەڕێوەبەری ژینگەی ڕاپەڕینن. سڵاوت لێبێت کاک حەمەشوان، بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت کە بە شوێکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەجا ئامادەی. ئەگەر هەر لە هەڵمەتەکەەوە دەست پێ بکەین سەرەتا پێم خۆشە بەوە دەست پێ بکەم کە بۆچی ئەم ساڵ دەستەی ژینگە و فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین بە تایبەت گرنگی بە باخچە و خوێندنگەکانداوە چالاکیە ژینگەیەکانی زیاتر لە کەرتی پەروەردەدا چڕ کردبەوە. سڵاو لە بەڕێستان و لە بینێرانی گەلی کوردستانیش باش. زۆر سپاس بۆ چاپێککەوتنە. دیارە ئێمە لە ساڵی ڕابردوو لە دەستەی ژینگە ڕۆژی ژینگەی ئیدارەی ڕاپەڕین و پارێزگاکانی ڕاگەیاند، واتە بۆ هەر پارێزگا و ئیدارەیەک ڕۆژێکی دیاری کرد بۆ ڕۆژی ژینگەی ناوچەکە. لە دەڤەری ڕاپەڕین ئێمە ڕۆژی 23 دەمان دیاری کرد بۆ ڕۆژی ژینگەی ئیدارەی ڕاپەڕین. ئەم ڕۆژە کۆمەڵک چالاکیمان ڕاگەیاند و پلانێکی یەک ساڵیمان لەگەڵ پەروەردە هەردوو پەروەردەی ڕانیا پەروەردەی پشدە ڕاگەیاند. دیارە ئەمەش لە چوارچێوەی ئەو پرسە گرنگە بوو کە دەستەی ژینگە ویستی لەگەڵ وەزارەتی پەروەردە بە شێوەشی گشتی لە هەموو هەرێمی کوردستان پلانی یەک ساڵی لە بواری پەروەردە ڕابگەێنێت. دیارە پلانەکە بۆ ساڵێکە، ئەمە بەو مانایانیە کە ئێمە لە ساڵانی ڕابردوو لەسەر پرسی لە لە سکتەری پەروەردە کارمان نەکردبێ وەکو پرسی ژینگە نەخێر، بەڵکو ئێمە ویستمان ئەم ڕۆژە کە یەکەم ساڵ بوو، دیارە تەمان ڕۆژی ژینگەی کوردستانی شەیە، بەڵام ڕاگەیاندنی ڕۆژی ژینگەی ئیدارەی ڕاپەڕین و پارێزگاکانی تریش کە ڕۆژیان هەیە خۆیان و ئێمە کەوتۆتە 23 دە سەرەتای دەستپێکی خوێندن و وەرزی پاییز کە وەرزێکی نەشات و چالاکیە دەتوانین کە ئێمە بۆ ئەم ساڵە لە هەر سێکتەرێکدا بێ باشترین پلانی خۆمان ڕابگەێنین. ئێمە لە 23 دە کۆمەڵک چالاکی و کۆمەڵک پلان و خاڵمان ڕاگەیاند بۆ هیوایی کە بتوانین تەواوی ئەو پلانەی کە ڕامانگەیاندووە جێبەجێ بکەین. ئێمە وەکو کەرنەڤاڵێک وەکو زنجیرەیەک چالاکی لەو ڕۆژە چالاکیەکانمان ڕاگەیان بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی دەستە و سەرۆکی دەستەی ژینگە و بەرپرسی ئیدارەی ڕاپەڕین و قایمەکان و هەموو بەرپرسەکانی تری ناوچەکە و وجودی بەڕێبەرێتی پەروەردەی ڕانی و پشدەر و دائیرەکانی ترکە مەوجود بوون لەوێ. زنجیرەیەک چالاکی هەم هۆشیاری هەم لە نەمامچاندن هەم لە ڕاگەاندنی پلانەکە بەگشتی. ئەمەش بۆ بە ئامانجی ئەوەی کە بتوانین لە ئەم ساڵەدا ئەو پلانە تەواو بکەین. ئێمە بە خۆشحاڵیەوە دێڵێن کە توانیمانە کاری باش لەسەر پلانەکە بکەین و لە 170 پلانەکەمان وەکو خۆی جێبەجێ کردووە
و ئێستاش کارماوە بۆی کە پلانەکە 100% تەواو بکەین. بەڵێ کاک حەمەشان هەروەک لە قسەکان تاماژەت پێدا کە ئەم هەڵمەتەکە ڕاتانگەیاندووە بە هەماهەنگی نێوان دەستەی ژینگە و وەزارەتی پەروەردە و بەڕێبەرایەتی پەروەردەی ڕاپەڕین بووە. بەڵام ئایا کە ئەم هەڵمەتە ڕاگەیاندراوە پێشوازی ئەو باخچە و خوێندنگانە چۆن بووە لە بەرامبەر ئەم هەڵمەتەدایان کاتێکە ئێوە ڕووتان کردوتە ئەو باخچە و خوێندنگانە چۆن واتان کردووە کە هەڵمەتەکە کە ئێوە ڕۆژانە بێت یاخود هەفتانە ئەنجامتان نابێت کاریگەری نەبوو بێت لەسەر وانەکانی خوێندن لە خوێندنگە و باخچەکاندا. ئێمە لە خاڵەکانی پلانەکە ئێمەوەمان خستە ڕووکە نابێت بە هیچ شێوەیەک ئەم پلانە کار بکاتە سەروانەکانی خوێندن سەر قوتابیان کاتی تاقیکردنەوە یاخود کاتی دەرس خوێندن. بەڵام ئێمە هەمومان دەزانین کە پرسی ژینگە ئەمڕۆ چۆتە ناو پرۆسی خوێندنەوە بە شێوازی وانە نا بەڵام بە شێوازی بابەت چۆتە ناو پرسی خوێندنەوە. بۆیە ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەرەوە لێرەش لەگەڵ بەڕێوەبەرێتی پەروەردەوانە ساڵانی پێشوش کە چالاکی و کارمان کردبێ ئەمە بۆ ڕێخستنەوە بوو بەڕاستی بۆی کە هەر ڕێکخراوێک یاخود هەر گروپێک یاخود هەر لایەنێک بهێوێ بچێت لە ناوسلکی پەروەردە بە شێوەیەکی بەربڵاو کار بکات لە بواری هۆشیاری ژینگە هەر بوارێکی تری چالاکی ژینگە ئەم بەربڵاویە نەمێنێ بەڵکو تەرکیزێکی بە قووەت بمێنێ لەسەر پلانێک. ئەم پلانش تۆ کە کاری لەسەر دەکەی دواتر بۆ وەزارەتی پەروەردە بۆ بەڕێوەبەرێتی پەروەردە و قوتابخانە و خوێندنگە و باخچەکان بۆ پەیمانگاکان بەجێ دێڵێ بۆی کە هەم ئەوان بتوانن بەردەوام بن لەسەر ئەو ڕێچکەیە و هەم بتوانین ئێمەش دوای تەواوبوونی پلانەکەش هەماهەنگ و هاوبەش بین لەگەڵیان. بەڵێ هەر لەگەڵ هەڵمەتەکەدا کاک حەمەشان با بە شێوەیەکی گشتیش باس لە ژینگە و پرسی ژینگە بکەین کە ئایا ئاستی هۆشیاری تاکی کۆمەلگای کوردی لە بەرامبەر ژینگەدا چۆنە تا چەند ژینگە دۆستن پرسی ژینگە لە چه ئاستێکدا ئایا بووەتە خەمی گشتی و بە تایبەت لە دەڤەری ڕاپەڕین؟ دیارە پرسی ژینگە لە ساڵی 2005 کە چۆتە ناو دەستوری عێراقەوە دواتر کە وەزارەتی ژینگەی هەرێممان هەبووە لە ئێمە وەزارەت بووە دواتر بوو بە دەستەی ژینگە چەند کابینەیەک ئێمە دەستەی ژینگە بەردەوام بۆ لە دوای وەزارەتوانە. بەڵێ بە تەئکید ئەگەر ئێمەوە کەناڵە بەڕێزەکەشتان کە تەرکیزتان لەسەر پرسی ژینگە بۆ بە بەردەوامی سەرنج بدەن بڵێ بە تەئکید پرسی ژینگە زۆر باش بەرەو پێش چووە ڕاستە ئەمە لە هەموو جیهان پیسبوونی ژینگە یاخود خراپبوونی دۆخی ژینگە بە خێرایی دەڕوە بەڵام ئەم هەنگاوانەی ئێمەش هەنگاوی زۆر باش بوون کاری زۆر باش کراوە هەم لە ڕووی نێودەوڵەتی بەشداری نێودەوڵەتی لە گۆڕانکاری کەش و هەوا کە دەستەی ژینگە چوەکو هەرێمی کوردستان و چوەکو لە چوارچێوەی عێراقیش کە بەشدار بووە لە کۆنگرە و کۆنفرانسی نێودەوڵەتی و لە سیمینارات و کۆنفرانس و کۆنگرانەی کە کراوە وەچی وەکو ئەوانەی کە ئێمە ئەو بەرنامانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان پەیڕەو کراوە بۆ پاراستنی ژینگە و باشکردنی دۆخی ژینگە ئێمەش هەم بەرنامەمان هەبووە بە ئاگا بووینەوە وتوانی ویشمانە بەڕاستی کە دۆخی ژینگە نەخینەباری خەتەرەوە ئێستاش بە دەیان ڕێنمایی و جگەلەوەی کە یاسای باشمان هەیە لە ژینگە بە دەیان ڕێنمایی و چەندین ڕێنمایی ساڵانە دەردەچێت ئێمە هەر ئەم ساڵ نزیکی دە 12 ڕێنماییمان لەسەر پرسی ژینگە دەرچووە کە ئەمانە هەموو جێگەی خۆشحاڵیە و بە تەئکیدیش کە بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزت لە دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی ئەوەی کە ئێمە سەرنجمان لەسەرێتی و لە هەرێمی کوردستانش ئێمە تەرکیزمان لەسەرێتی بە سیفەتی کارەکەمان بەڵێ بە تەئکید قۆناغی زۆر باشمان بڕیوە هەنگاوی زۆر باشمان بڕیوە بەڵامە کارێک نیێت و تێیدا بوەستی لە شوێنێک دەبێت تۆ لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا لەگەڵ ئەم پیسبوونی خێرایی کە ڕوبەڕووی ژینگە دەبێتەوە لەگەڵ گەرمبوونی گۆی زەوی کە ئێستا هەموو جیهان بەدەستیەوە دەناڵێنێ کە وڵاتان کۆنگرە و کۆنفراسی گەورەی بۆ دەبەستن ئێمەش بڵێ بە تەئکید پێویستمان بە هەنگاوی خێراتر هەیە پێویستمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیزی باشتر بخات. کاک حەمەشوان ڕێکخراوە ژینگەیەکان چیان کردووە ئەوان چ ڕۆڵێکیان هەبووە لە پرسی ژینگەداوە هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراوەکاندا چۆنە؟ بەڵێ دیارە لە ساڵانی ڕابردوو لە من زۆر جارەوە وتووە کە لە 91 کۆمەڵی کوردستانێکی سەوز دروست بوو و کە
ئەم ڕێکخراوە بەردەوامی هەیە بۆ تاکو ئێستا بە خۆشحاڵیەوە کە ئێستا لە هەر ناوچەیەک چ لە ئیدارەکان چ لە پارێزگاکان بەدەیان ڕێکخراوی ژینگە هەیە. دەکرێت بڵێن هەموو ڕێکخراوەکان چالاک نین، بەمەش بەشێکی پەیوەندی بە نەبوونی بودجە و نەبوونی داراییەکەی لەبەردەست ڕێکخراوەکە و ئەو ستافەش جاری وا هەیە وەکو پێویست کار ناکات لە ڕێکخراوەی کە دروستی کردووە. بەڵام بە خۆشحاڵیەوە کە ئێمە ئێستا من باسی دەڤەری ڕاپەڕین بکەم، نزیکی 16 بۆ 17 ڕێکخراوی ژینگەییمان هەیە کە ئەمانە مۆڵەتیان هەیە لە ڕێکخراوە ناحکومیەکان و ئێمە شتێکی تر کە جێگەی خۆشحاڵیە توانیمان لە ساڵی ڕابردوو و لە 2 ساڵی ڕابردوو ببوورە بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان دروستکەین. ئەمەش لە چوارچێوە گشتەکەی کە لە هەرێمی کوردستان بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان لە ناوچەکان دروست بوو. سلێمانی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی هەیە، هەولێر هەیەی، دهۆکەیەتی. ڕاپەڕینش بە هەمان شێوە ئێمە هەم بە هەڵبژاردن کە بە چاودێری ئێمە و بە ڕێنمایی ئێمە بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان لە دەڤەری ڕاپەڕین دروست بوو. زۆر هەماهەنگن، ڕۆڵێکی باش و ئیجابیان هەیە. بەڵام لەوانەیە خۆشیان ئەوان کەم و کوڕیان هەبێت لە ڕووی دارایی و لە ڕووی بودجە نەتوانن هەموو کارێک بکەن، نەتوانن هەموو ئیش بکەن کە قابلیەتی ئەوەی هەبێت کە هەدەف و ئامانجی خۆیان بپێکن. بەڵام جێگەی خۆشحاڵی و دەستخۆشیان لێ دەکەین. بەڵێ کاک حەمەشان لە ماوەی ڕابردوودا هەڵمەتێکی ترتان هەبوو، بڵێ هەڵمەتێکی ترتان ڕاگەیاندەبوو تایبەت بە بەکارنهێنانی بڵی پلاستیک و بڵی ئاو خواردنەوە لە دەستەی ژینگە و لە فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین. ئایا تا ئێستش ئەو کارە بەردەوامی هەیە یاخود چەند فەرمانگەی تر ئەم کارە یاخود ئەم هەڵمەتیان ئەنجامدا و کاریان لەسەر کرد و ڕێنماییتان چیە لەو بارەیەوە؟ دیارە هەمومان دەزانین بتڵی پلاستیکە هەر مادە پلاستیکیەکان بە گشتی خەتەرن بۆ سەر ژینگە، خەتەرن بۆ سەر پیسبوونی خاک لە ڕێگەی ژێرخۆڵکردنەوە، خەتەرن بۆ سەر پیسبوونی هەوا لە ڕێگەی سوتانەوە و لە ڕێگەی شارستانیت و کۆبوونەوەی پاژماوەیەکی پلاستیک وە پیسبوونی دەریاچەکان بە هەمان شێوە کە لە گەشت و سەیرانەکاندا ڕووبار و کانیەکان ئەمانە هەمووی تەسیراتی خراپ دروست دەکات لەسەر ژینگە، هەم لە ڕووی شارستانی، هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی ژینگە بەگشتیەوە. بۆیە ئێمە پێمان وابوو لە قۆناغی ئێستادا کەمێک قورس بوو بەلامانەوە کە ئەمە ڕابگەینین بڵین لە هەموو دەوایر و لە هەموو شوێنێک دەبەی پلاستیک قەدەغە بکرێ یاخو لا ببرێ. بەڵام وەکو هەنگاوێک لە ساڵی ڕابردوو لەلایەن بەڕێزسەرۆکی دەستەی ژینگەوە هەڵمەتی لابردنی دەبەی پلاستیک دەبەی ئاو خواردنەوە ڕاگەیەندرا لە بری ئەوە کە دەفری شوشە بەکارهێنراوە لە ناو فەرمانگەکانی ئێمە. ئەمە دوو قازان زمانیە کردووە. یەکەمیان لە ڕووی ئەوەی کە ئێمە بتوانین کە ئایا دەتوانین ئەو کارە بکەین بڵێ 100% توانیمانە بیکەین و بەردەوامیشین وەکو خۆمان وەکو فەرمانگەکان وەکو دەستەی ژینگە و لە ڕووی اقتصادیشەوە پارەیەک بۆ فەرمانگەکە گەڕاوەوە توانیمانە بۆ کارێکی تر بەکاری بێنین. لەبەرەوە لە ڕۆژانە لە هەر فەرمانگەیەک ئێمە دەزانین بە چەندی کارتۆن ئاو سێت ئاوی پلاستیکی بەکاردەهێنرێت کە ئەمە شەمووی کۆی بکەوە بەڕاستی خەتەریاتێکە بۆ سەر ژینگە. بەڵام ئەوەی کە سەرنجمانداوە ئێمە لە فەرمانگەکانی تر وەکو فەرمانگەیەکی دیاریکراوە من بەڕێستانی بڵێم بڕیارەکە بڕیارێکی ئیجباری نەبووە، بڕیارێکی تەنها وەکو ڕێنمایی بوو وەکو بڕیارەکە بۆ دەستەی ژینگە و فەرمانگەکانی ئیجباری بووە بۆ دەرەوەی دەستەی ژینگە نەخێر ئیجباری نەبوو تاکو ئێستا، بەڵام ڕێنمایی بووە. ڕێنمایی بوو بۆی کە فەرمانگەی تر ئەمەش ئەوان ژووکی ئێمە بکەن بڵێ بە تەئکید ئەمن خۆم یعنی چەندین فەرمانبەر و چەندین فەرمانگەی تر هەیە و توێتی من ئەوەم بگەیاندوو بە فەرمانبەران لە بەشێکی زۆر لە هۆبەکان و لە بەشەکانی ئێمەش بە هەمان شێوە دەبەی پلاستیک بەکار نایەندرێ لەبری ئەوە دەفری شوشە بەکاردەهێنرێ بۆ ئاو خواردنەوە. بەڵێ دەستان خۆش بێ کاک حەمەشان. کاک حەمەشان یەکێک لەو گرفتانی کە ساڵانە لە وەرزی گەرما و لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمای ڕوو لە هەرێمی کوردستان دەکە یاخود ئەو گرفتی کە ژینگەی هەرێمی کوردستان دووچاری دەبێت سووتانی دارستان و پوش و پاوەنەکاندا. بەڵام ئێوە بۆ ئەم ساڵ پلانتان چییە لەگەڵ بەرگری شارستانی لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگە و ئێوە چه پلانێکتان داناوە چه هەنگاوێکتان ناوە بۆ ڕێگریکردن لەم حاڵەتە؟ بەڵێ بەڕێستان
دەزانن کە دەستەی ژینگە فەرمانگەیەکی چاودێریە زیاتر وە فەرمانگەیەکی ڕاستە لە بواری پرۆژەکان ئێمە ڕەزامەندی دەدەین بە دامەزانی پرۆژەکان و چەندین کاری تر بەڵام بە شێوازێکی گشتی فەرمانگەیەکی چاودێرین وە ڕێنماین بۆ بواری ژینگە. ئێمە مەسلەی سووتانی دارستان و پاوان و سروش کارێکی هەمەلایانەیە. لە ساڵانی ڕابردوو ئێمە درێخیمان نەکردووە بە چەند چالاکی و بە چەند جۆرێک لە کار و پلان کە بۆی کە ساڵانە لە وەرزی گەرما لە وەرزی سووتانی دارستان و پاوانەکان ڕوبەڕووی ئەم کارە ساتە نەبینەوە کە دەبێتە هۆی سووتانی دەیان و سەدان و بگرە لە هەرێمی کوردستان هەزاران دۆنمیش لە دارستان و پاوانەکان کە ئەمە تەنها سووتانی دارستان و پاوان نیە بەڵکو ئەمە لە ڕووی هەمە جۆری زیندەوەران لە ڕووی ئاژەڵ و پەلەوەرەکان کە ئێمە شێویەکان کە بەڕاستی ڕوبەڕووی لە ناوچوون بوونەتەوە لە ئەو شوێنانەی کە دارستانێک سوتاوە وەجگەرەوە لە ڕووی اقتصادی لە ڕووی سیمای جوانی هەرێمی کوردستان ناوچەکە ئێمە بەڕاستی ئەوە کارەسات هەر ساڵێک کە تووشی بووینەتەوە. ئەمانە بەشێکی بە ئەنقەز بووە بەشێکی بە غێر ئەنقەز بووە واتە بەشێکی بەدەستی جار هەبووە کەسێک بە ئەنقەز ئەم کارێک کردووە جاریش هەبووە بە هۆکاری سروشتی بووە کە ئەم سووتانە دروست بووە. ئێمە لە ڕووی ڕێنمایی لە کەناڵەکان و خۆمان لەگەڵ کۆبوونەوەمان لەگەڵ ناوچەکان بۆ نمونە لەگەڵ ناحیەکان لەگەڵ ئەنجومان لەگەڵ بەڕێوەبەری ناحیەکان و فەرمانگە پەیوەندیدارەکان لێرە لەگەڵ بەرگری شارستانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان هەوڵمان داوە کە کەمترین زیان ڕوو بدا. هەوڵەکە بۆ کە ئەم زیانە هەرڕوونەدا بەڵام تۆ کارێک دیکەی لەوانەیە ئامانجی 100% نەپێکی جگە لەوەی لە ساڵانی ڕابردووی ئێمە درێخیمان نەکردووە لەگەڵ ئەم فەرمانگە پەیوەندیدارانە و کووتم کارێکی هەمەلایانەیە. ئەم ساڵیش پلانمان هەیە کە لەگەڵ بەڕێوەبەرێتی بەرگری شارستانی و لەگەڵ بەڕێوەبەرێتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین طبعا ئەمە دەخینە ناو چوارچێوەی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی ژینگە لە دەڤەری ڕاپەڕین. دیارە ئەنجومەنی ژینگە هەیە لە هەموو ئیدارە و پارێزگاکان کە نوێنەری چواردە بەڕێوەبەری چواردە فەرمانگەی تێدایە وەکو چۆن ئەنجومەنێکی باڵا هەیە لە هەرێمی کوردستان ئێمەش ئەندامین وەکو فەرمانگەی ژینگە لەو ئەنجومەنە لێرەش ئەنجومەنێک هەیە ئەم ئەنجومەنە نوێنەری چواردە وەزارەتی تێدایە کە بەڕێوەبەری چواردە فەرمانگەیە هەوڵ دەدەین لە نزیکترین کاتدا کۆبوونەوەیەکی چڕوپڕ بە ئامادەبوونی کەناڵەکانی ڕاگەیاندن و ئەگەر بتوانین چەندین سپۆت و ڤیدۆ و کورتە ڤیدۆش ئامادە بکەین بۆی کە بیرین بە کەناڵەکان بەڕاستی ئەمەش بۆ ئامانجی هۆشیارکردنەوەی هاوڵاتی چکە جاری وا هەیە سووتانی سەدان دۆنم زەوی منداڵێکە کەسێکە لە ڕقێکە لە ڕقێک ئەم کارە دەکا ئەمە دەبێت ئەوە بە هاوڵاتی بڵێن ژینگە دوور بخەنەوە لە ڕێق ژینگە دوور بخەنەوە لە ململانەی کۆمەڵایەتی ژینگە دوور بخەنەوە لە هەموو ئەو شتانەی کە بەڕاستی کە ئێمە ڕۆژانە تووشی کارەسات دەبینەوە لە هەر پرسێک و لە هەر بوارێکدا بۆیە پاراستنی سروشت پاراستنی ناوچە گەشتیاریەکان دارستانەکان پاراستنی ئاژەڵ و باڵندەی چێوی ئەرکی تاک بە تاکە هەمووکو ئەرکێکی ئاینی هەمووکو ئەرکێکی ئەخلاقی هەروەکو ئەرکێکی ئینسانی کاک هەمەشان کەواتە ئاستی هۆشیاری هاوڵاتیان لە بەرامبەر ڕاوکردندا چۆنە هەڵبەتە کە ئێستا وەرزی قەدەغەی ڕاوماسیە بە تایبەت ڕاوماسی هاوڵاتیان چ هۆشیاریەکان هەیە بەرامبەر بە ڕاوکردن چ ڕێنمایەکتان هەیە پێم وابێت مۆڵەتی ڕاوکردن لە لای ئێوە ئەدرێت دروستە؟ بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستەتەوە لە ساڵی 2015 ئێمە ڕێنمایی ڕاوکردنمان دەرکرد تەواو لە دەستەی ژینگە و لە 2022 ئەم ساڵ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2022 هەموار کرایەوە و ڕێنمایی تازە دەرچۆ لە وەقاعی کوردستان لە وەقاعی کوردستانیش ئەم ڕێنمایە وڵاو بووە. خۆشبەختانە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین هیچ درێخێکیان نەکردووە لە بواری ڕاگەیاندنی قەدەغەی ڕاوی ماسی و ڕاوەکانی تری وەکو ئاژەڵ و باڵندە چێویەکان کە لە چوارچێوەی ئەو ڕێنمایەدایە بە هەمان شێوە ڕێنمایی ڕاوکردنی ماسیش لە ناو ڕێنمایەکەدا هەیە ئێمە پێمان وایە وەکو خۆمان زۆر باشە قۆناغی باش چوونێتە پێشێلەوەی کە هاوڵاتیان پابەندن دەکرێت لە هەر کارێکدا لە هەر پرسێکدا لادان هەیە سەرپێچی هەیە بەڵام
دەستخۆشی لە برایانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین دەکەین کە ساڵانە زۆر بە چڕوپڕی زۆر بەباشی لە ڕێگەی دانانی بنکە و مەفرەزەی خۆیان لە ناو دەریاچەی دوکان لەم شوێنانە بەڕاستی درێخیان نەکردووە بەردەوام چاودێری ئەم شوێنانیان کردووە کە خەڵک ڕاوی تێدا دەکا دیارە تەڵان ئەمەش بە ڕێنمایی ڕێکخراوە کە لەم وەرزەدا ڕاوکردن بە هەموو شێوەیە قەدەغەیە کە پێم وابێت تا 14 شەشە 21 ئەمساڵ 21 دواتر ڕاوکردن ئازاد دەبێتەوە بەڵام ئەم ئازادکردنەوەیش دووبارە لەناو ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2022دا ڕێکخراوە بەوەی کە هەر ڕاوچێک بۆ هەیە چەند قولاب بەکاربێنێ و کە تۆڕ بەکاردێنێ قەبارەی تۆڕەکە کونەکانی تۆڕەکە چەند بێ بۆی کە هەموو جۆرە ماسیەک ڕاو نەکرێ و چەک و تەقەمەنی لە بەکارهێنانی هەموو جۆرە ڕاوێ قەدەغەیە و هەموو جۆرە ڕاوکردنێک بۆ ئاژەڵ و باڵندە دووبارە دەیڵێمەوە کە قەدەغەیە و مۆڵەتی ڕاوکردن لە فەرمانگەی ژینگەی پارێزگا و ئیدارەکان دەدرێ بۆ ئەو وەرزەی بۆ ئەو جۆرە ڕاوکردنەی کە ڕێکخراوە ئەمە لە هەموو جیهان هەیە لە وڵات هەیە سێفی شەک دەدا بە ڕاوچی دەڵێ بڕۆ تۆ بۆت هەیە لەم پارێزراوە سروشتیان لەم ناوچەیە تەنها ئەم سێفی شەکە بەکاربێنی لێرەش هەمان شێوە بۆ هەموو جۆرە ڕاوکردنێک ڕێگە پێدراو نیە تەنها بۆ چەند ڕاوکردنێک کەویش کە و سوێسکە مراوی کاک حەمەشان کاتمان زۆر کە ماوە پێم خۆش ئەگەر بە کورتیش بێ لەسەر بابەتێک قسە بکەین ئەویش دۆزینەوەی هەلی کارە بۆ دەرچوانی ژینگە هەڵبەت لە ماوەی ڕابردوودا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەرۆکی دەستەی ژینگە ئاماژەی بە دۆزینەوەی هەلی کاردا بۆ دەرچوانی ژینگە ئایا میکانیزمی دۆزینەوەی ئەم هەلی کارە چۆنیان میکانیزمی دامەزراندنی دەرچوانی ژینگە چۆنە کەمێک زانیاریمان بیتێ بەڵێ دیارە ئەوە ئەنجامی دانانی بەرنامە و پلانی دەستەی ژینگە و چەندین کۆبنەوەی ئەنجومەنی دەستەی ژینگە ئەم بڕیارە دەرکراوە کە بڕیارێکی زۆر ئیجابێ بە تایبەتی بۆ ئەم قۆناغی ئێستا کە دەرچوانێکی زۆر لە زانکۆ لە زانکۆکان کە کەوتونەتر لە ماڵەوەن بێئیشن بێکارن لە هەموو پرسی و بوارەکاندا بە تایبەتی ئێمە کە ئەوەی کە ڕەبتی بە ئێمەوە هەیە دەرچوانی ژینگە هەم لە ئەندازیاری ژینگەوە هەم لە زانستی ژینگە ئێمە پێمان وابوو ئەوانە دەبێت دەرگایەکیان بۆ بکرێتەوە شوێنێک هەبێ کاری تێدا بکەن و مارەسی تێدا بکەن بۆی هەم لە ڕووی داراییەوە باری داراییان باشتر بکرێەوە هەم لە ڕووی ممارەسە زانستیەکەیەوە کە ئەوانە 4 ساڵ لە بواری ژینگە خوێندویانە بتوانن ممارەسەی کارەکەیان بکەن لە شوێنێک بۆ ئەمەش دیارە حکوومەت لەم قۆناغی ئێستاداوەکو پێویست نەیتوانی لە دام و دەستگاکاندا کار بۆ ئەوانە بدۆزێتەوە بۆی کە دامەزراندنیان بۆ بکات بەڵام لە هەموو دنیا هەیە دەرچوویەکی زۆر لە کارگەکان لە کەرتی تایبەت کار دەکەن بۆ ئەمەش ئێمە چەندین پرۆژەی قورس پیسبووی کە کاریگەری خراپ دەکات سەر ژینگە لە پۆلێنی ئەلف لە پۆلێنی با ئەوانە لە لای ئێمە ڕەزامەندی وەردەگرن و بە شێوەیەکی بەردەوام ئێمە لەگەڵ گانین بۆ نمونە تۆ پرۆژەیەکت هەیە تەنها ڕەزامەندی پێ نادەی بەڵکو تا ئەو کاتی کار دەکە ئەم پرۆژەیە لەژێر چاودێری فەرمانگەی ژینگەی پارێزگا و ئیدارەکان و دەستەی ژینگەدایە بۆیە تۆ بۆی کە باشتر ئەم چاودێری و ئامانجە بپێکی و بۆی هەلی کاریش بدۆزیەوە بۆ دەرچوویەکی ژینگە پێمان وابوو ئەو کارگەی کە دادەمەزرێت لە شوێنێک لە ناوچەیەک کە بە بەردەوامی کاریگەری خراپ دەکاتە سەرپیسبوونی ژینگە پێمان وابوو دەبێت ئەم چاودێرە بە شێوەیەکی بەردەوام و ڕەبتێک هەبێت لە مابینی ئێمە و کارگەکاندا بۆی کە چاودێریەکە بە شێوەیەکی بەردەوام بێ نەک تەنها لە ڕێگەی لیجان بێت لە ڕێگەی ئەوە بێت تۆ لیژنەیەک لە ماوەی 3 مانگ دەدەنێری بۆیە ئێمە بۆ دەرچوانی ژینگە ئێستا هەموو ئامادەسازێکمان کردووە ناو سیڤیمان وەرگرتووە لە دەرچوان بۆی کە لە دەڤەری ڕاپەڕین ئەوانە بخینە سەر کار بە موچەیە کە لە 500,000 دینار کەمتر نەبێ دیارە هەر کارگەیەکیش چەندین هەلیکاری خۆی دروست کردو بۆ هاوڵاتی بۆیە ئێمە ئەوانە راپۆرت دەدەن بە فەرمانگەی ژینگە راپۆرتی بەردەوام دەدەن و دەوامیان وەکو دەوامی حکوومەتە ڕۆژانە بە پێی و کارگەی کە دەوامی تێدا دەکا ئیجبارێ دەوام بکات چاودێری چڕوپڕ و بەردەوامی هەبێ ڕێنمایی بدا بە خاوەن کارگە و جگەلەوە دەرگایەکی تریش هەیە عەفومکەی ئەگەر دەرچوانی ژینگە لە ناوچەکە تەواو بوون واتە کەسمان نەما هەوڵ دەدەین بۆ ئەو دەرچوانەی تر کە تێرمی ژینگەیان خوێندوە بابەتی ژینگەیان خوێندووە لە بوارەکانی تر لە کۆلێژ بتوانین دەرگای تەمان لە ڕێنمایەکە دەستەکانت خۆش دەتوانین دەرگا بۆ ئەوانش بکەینەوە
زۆر سپاس کاک حەمەشوان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ حەمەشوان کەریم کابڕێزیان بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین و بەشێکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ تەواوی ڕێنمایی و زانیاریەکانت. دیارە ئەم خۆڵبارینە گرفتی بۆ من و میوانەکەم و بۆ هەمومان دروست کردووە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک کاتێکی خۆش خواتان لەگەڵ.